کاتی خۆی لەو شاخ و داخە هەموو پێکەوە بووین ئەوانەی ئێستا قیادەی سیاسی کوردیان پێدەگوترێ و باڵەخانەکانیان پارە و سامانەکانیان لە هەرێمدا جێی نابێتەوە ئیمکانەتە دەست بەسەردا جیراوەکەیان لە هەرێمدا جێی نابێتەوە و حەواڵەی وڵاتانی دەکەن هەمووان پێکەوە بووین ئەگەر من پاتەی وێنم لە پێبوو جۆرێکە لە پێڵاو ئەوانیش هەر وەکو ئێمە ئێسترمان هەبوو ئەوانیش هەروە ئێمە لە ژووری سێ بە چواردا بووین ئەوانیش وەکو ئێمە پیکا بەشڕەیەکمان هەبوو با پیکابەکەی ئەوان تۆزێ نوێتر بوو بێ بەڵام ئێستا ئێمە هەر وەکو خەڵکی خۆمانین بەڵام ئەوان زۆر لە خەڵک ژیان سەریان گەیشتۆتە کەشانی فەلەک نەک هەر خۆیان هەر کەسێک بە سەرەداوێکی بچێتۆ لای ئەوان ئاوا وڵات ئیدارە دەدرێ وەکو لە دیدارەکەی مێریشدا گوتم دەتانوێت خەڵک ئەم وڵاتە بەرەو کوێ بەرن پێتان وایە سەرنجامی خێر دەبێ ئەوانەی دەرودراوسێمان بەو جۆرە سیاسەتکردنە سەرنجامیان خێر بوو چیان لێ هات بەشار ئەسەد لە فریای خوا حافیزەش نەکەوت لەوانەی کە پشگیریان کردبوو لەوانەی کە چەپڵەیان بۆ لێ دەدا لەوانەی کە بۆی دەبوون بە جەلات کۆمەڵ ڕازگۆیە کۆمەڵ ڕاستە بۆ چونکە چاودێری خوا بەسەر خۆیەوە دەبینێ ئەوە شتێک نییە بە خەڵکی بفرۆشین